تووڕە کۆمەڵایەتیەکان و هەژاری و بێکاری هەڕەشە جددی و مەترسیدارەکانی سەر خێزان لە عێراق و هەرێمی کوردستان. هەتا 4 خێزان پێک دەهێنرێن خێزانێک هەڵدەوەشێتەوە. تا دێت ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە عێراق بەرزتر دەبێتەوە. بە جۆرێک لە هەر کاتژمێرێکدا 10 خێزان هەڵدەوەشێنەوە. بەپێی ئامارەکانی ناوەندی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق تەنیا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا زیاتر لە 6728 هاوسەر جیابوونەتەوە، واتە لە یەک کاتژمێردا 10 هاوسەر جیابوونەتەوە. لە دەرەوەی دادگاکانیش 4259 جیابوونەوە هەبووە، ئەوە بێجگە لەو حاڵەتانەی کە لە هەرێمی کوردستان هەبوون. هەر بەپێی ئامارەکان ساڵی ڕابردوو 73000 حاڵەتی جیابوونەوەی هاوسەران لە عێراق تۆمار کراوە. ناوەندی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق دەڵێت بەپێی دۆسیەکان زۆرترین جیابوونەوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەژاری و بێکاریەوەیە. جیابوونەوەی خێزانەکان لە یەکتر دیاردەیەکی جیهانیە و لە سەرتاسەری دنیادا هەیە، بەڵام ڕێژەکان جیاوازن. ئامارەکان دەری دەخەن ساڵ بە ساڵ ڕێژەکە لە عێراق و هەرێمی کوردستان بەرزتر دەبێتەوە. شارەزایانی یاسایی و دادوەری بازدەوە دەکەن مەترسی زۆرتربوونی جیابوونەوەی خێزانەکان زۆرترین کاریگەری خراپی لەسەر ئەو منداڵانە دەبێت کە بەهۆی جیابوونەوەکەوە ژیانیان دەشێوێت. ئەوە بێجگە لە کاریگەریە خراپەکانی لەسەر هەردوو لایەنی خێزانەکە کە بۆ ماوەیەکی درێژ لەسەر ژیانی تایبەتیان دەمێنێتەوە. هەندێک جاریش بە درێژایی ژیانی ئەو کەسە کاریگەریە خراپەکانی بەردەوام دەبن. بەپێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانیش لە ساڵی 2022دا 55896 حاڵەتی مارەبڕین تۆمار کراوە، بەڵام هەر لەو ساڵەدا 13967 حاڵەتی جیابوونەوە هەبووە، واتە جیابوونەوە لە 125 کۆی ئاماری هاوسەرگیریە. بەو شێوەیەش هەتا 4 خێزانی نوێ لە هەرێمی کوردستان پێک دەهێنرێن خێزانێک هەڵدەوەشێتەوە.